بەدڵنیایی یەکەم ڕۆژنامە کە دەرچوو لە قاهرە بۆ مەبەستی خزمەتکردنی گەل و نیشتیمان بوو. ئەتوانم بڵێم وەک پێشتر وتراوە کە دەرچوونی یەکەم ڕۆژنامە ڕەسمکردنی نیشتیمانێک بوو لەسەر لاپەڕەیەک، لەسەر لاپەڕێکی ڕۆژنامە. جا ئێمە لەم سەردەمەیە کە سوشیال میدیا هەیە، کە میدیا بەو زەخمە گەورەیە هەیە لە ناو کۆمەڵگەی کوردیا، بێگومان ئەتوانین بڵێن ئەتوانێ بە ئاسانی ئەو ڕسمە گەورەترکە و ئەو ڕسمە جوانترکە، بەڵام بەداخەوە ئەو یەکەم هەنگاوە بەو قوتەوە لە قاهرەوە لە دەرەوەی نیشتیمانەکەی خۆمانەوە نرا نەتوانرا بەو قوتە هەتا ئەمڕۆ بەردەوام بێ. دڵنیا بە میدیا چەندێک کار بکە، ئەگەر کار بۆ ئەندامانی کۆمەڵگەکەی خۆی نەکە، بۆ کۆمەڵگەکە نەکە، ئەو میدیانە. لەبەرەوە ئێمە ئەوەندەی ئەیبینین کۆمەڵگەکان بەهۆی سوشیال میدیاوە و بەهۆی میدیای نوێەوە بەگشتی بە تایبەتی کۆمەڵگەی ئێمە هەستەکەین بە کۆمەڵگە نەماوە. لەبەرەوە میدیا کاریگەری زۆر سەلبی هەبووە بۆ ئەوەی کۆمەڵگەکان خێزانەکان هەڵوەشێنێتەوە. لەبەرەوە زۆر گرنگە، یعنی لایەنی پەیوەندیدار چ لە ڕووی لایەنی ڕۆشنبیری و لایەنی پەروەردەیی کۆمەڵگە ئیش لەسەر ئەوە بکەن کەوا ئەبێ ئەم میدیایە هەر لە سەرەتای لەدایک بوونەوە کار بۆ بە نیشتیمانیکردنی میدیا بکە. چونکە میدیا ئەگەر بۆنی کۆمەڵگەی لێنەیە و بۆنی نیشتیمانی لێنەیە فەرقی چییە؟ تۆ گوێ لە پرۆگرامێکی ئەمریکا بگری، بەریتانیا بگری، سوید بگری، بەڵام وەک ئەوە دەرەچێ. لەبەرەوە کاتێک کە تۆ گوێ لە میدیایەکی خۆ دەگری، سۆزێکی نیشتیمانە بۆ دروستە بێ، گوێ لە درامایەکی نیشتیمانەکەی خۆ دەگری، ناوڵاتەکەی خۆ دەگری، بۆنێکی ئەوەی لێ کە تۆ هەستی بەرپرسیارەتی و بۆ دروست بێ. بەرامبەر بەچی؟ بەرامبەر بەوەی کە چی بکەیت، چی لە خزمەتی کۆمەڵگەکە تا بکەیت. بەڵام ئەبینین ئەمڕۆ دراما کوردیەکان، ئەبینی ئەمڕۆ ئەو مەوادە میدیایانەی کە لە کەناڵەکانە پەخشەکرێ کەمتر ئەچێتە بواری خزمەتکردنی گەل و نیشتیمان. لەبەرەوە بەڕاستی لایەنی پەیوەندیدار ئەرکی بەرپرسیارەتی ئەمە ئەگرێتە ئەستۆ کە تا چەند توانیوێتی ڕقابە بکات، چۆن وا لە خێزانەکان بکە هەڵنەوەشێنەوە، چۆن وا لە نیشتیمانەکە بکە و لە تاکەکانی ئەم نیشتیمانە بکە کە خۆش ینی هاوڵاتیەک نیشتیمانەکەی خۆی خۆش بووە. یعنی لەوە بیگرە چۆن دارێک نەشکێنێتەوە، چۆن دارێک ئاو بە، چۆن بتوانێ لە مەکتەبەکانە، لە خەستەخانەکانە، لە زانکۆکانە چۆن خزمەتی تاکەکانی کۆمەڵگە بکە، خزمەتی گەنج بکە، خزمەتی پیر بکە، خزمەتی هەموو ئەو پێکهاتانی کۆمەڵگە بکە لە کەم ئەندامانەوە، لە هەمووی بە مڵکی خۆی بزانێ. هاوڵاتیەک وا لێ بکە میدیا کە هەموو تاکەکانی کۆمەڵگە بە خێزانی خۆی بزانێ و بزانێت چۆن تەعاملی لەگەڵەکەوە، چۆن خزمەتی ئەکات، چۆن بەرەو پێشتری ئەبە. ئەوەی ئەمڕۆ ئیبینین من پێم سەیرە تەنانەت میدیا حزبیەکان تەنها ئەو بانگەشانەی ئەیکەن ئەچێتە خزمەتکردنی پێکهاتێکی تایبەت بە حیزبەکەی خۆیان، هەروەها ئەوانەی ڕێکخراوەکان. بەڵام نابینینی میدیایەکی نیشتیمانی بێ هەموو پێکاتەکانی کۆمەڵگە کۆ بکاتەوە، هەمووی خۆشبووی ئیش بۆ هەمووی بکات، بەڵکو ینی بەشبەشی کردووە. بەڕاستی من ئەتوانم لێرە ئەو بڵێم کە حزب نیشتیمانی بەش کرد و کۆمەڵگەی بەش کرد و خێزانەکانیشی بەش کرد. لەبەرەوە میدیایەکمانەوێ هەموو کۆمەڵگەی خۆش بێ، هەموو ئیش بۆ هەموو پێکاتەکان بکە لە ناو یەک خێزانە، نەک خێزانەکان پەرتەوازە بکە. خۆی هەموو ئینسانێک کاتێ بەرامبەر شاشەیەک دانیشێ ئەوێ ئەو شاشەیە ئارامی پێ ببەخشێ. کاتی ئەو شاشەیە ئارامی و پێ نابەخشێ تووشی دڵەڕاوکێتەکە. بەڕاستی و میدیا نییە، ئەو توانی بڵێ ئەوە دەستگایەکی سیخوڕیە، ئەوە دەستگایەکە بۆ هەڵوەشانەوەی کۆمەڵگە وەکو باسمان کرد، دەستگایەکە بۆ تێکدانی بۆ دروستکردنی شڵەژانی دەرونی. لەبەرەوە میدیا لە پارچە مۆسیقایەکەوە بیگرە هەتا هەواڵەکە، هەتا یعنی لە میدیایە بە شێوەیەکی گشتی. ئەگەر ئێمە باسی هەواڵ بکەین ناکرێ، ئەگەر حتا لە کاتی شەڕ و پێکدادانەکانیشان ناکرێ شتی مەترسیدار بخرێتە ناو میدیاوە، ناکرێ میدیا بۆ مەبەست و مەرامی تایبەتی لایەنێک و گروپێک بقۆزرێتەوە، وای لێ بکرێ ینی بقۆزرێتەوە بۆ ترس، بۆ دڵەڕاوکێ، بۆ شڵەژانی دەرونی. بەڵکو ئەبێ ئەم میدیایەک بێ بەعکسەوە ئارامی کۆمەڵگە ئارام کاتەوە، حتا ئەگەر عەدەدەکانیش بەڕاستی نەڵێ میدیا حەقی خۆیەتی. نەک ئێستا جاریوا هەیە 5 کەس بە جەیشێک پیشانەیە، ینی جاری واشەیە جەیشێک بە 5 کەس پیشانەیە،
ناکری ئەمە میدیا کە ئاوا ئیشەکە ئاوە تەعاملەکە لەگەڵ قەزیەکانە لایەندارە و میدیا خۆی نابێ لایەندار بێ ئەبێ وەک خۆی هەواڵەکان بابەتەکان بگەێنێ تەنها لێ کاتە ئەتوانێ ئاماژدار بێ و ئەتوانێ ئاراستەکراو بێ کە لە ناو مەنزومەی نیشتیمانیە وەکو خۆتان باسیەکەن بە دوای ئەوەی یاگەڕێن لە ناو مەنزومەیەکی نیشتیمانیە ڕێگە چارە بۆ کێشەکانی کۆمەڵگە بدۆزێتەوە ئەو کاتە ئەتوانێت شتەکان ڕاستیش نەبێ سیناریۆ دانێ سیناریۆیەکی ڕاست و دروست دانێ بۆ ئەوی من فێر بم بۆ ئەوی مناڵەکەی من فێر بێ بۆ ئەوی نەوەکانی من فێر بێ بزانێت چۆن تەعامل بکە لە داهاتوە لە خزمەتی کۆمەڵگەکەی ئابێ بەگشتی لە ڕاستیە ڕاگەاندن ئەمڕۆ ناتوانین بڵین ڕاگەاندن حەسەر بووە بۆ ئەوەی کە تەنها ڕاگەاندن تەلەڤیزۆنەکان و رادیۆکان و یان ئەو ژمارە کەمەی لە ڕۆژنامەی خوێنراوە کە هەیە چونکە ئەمڕۆ ڕاگەاندنی ئەلکترۆنی یان میدیا ئەلکترۆنی بەشێکی زۆری پانتایی میدیای ئێمەی داگیر کردو و تا هەر تاکێک ئەتوانین بۆ خۆی بڵین ئێستا خاوەنی دەستگایەکی ڕاگەاندنی خۆیت یا ئەکاونتێک یا پێیجێک لە تۆڕە کۆمەڵایەتەکان ئەواتە پلاتفۆرمی ناو میدیا ئەلکترۆنی ئەو پێگە گرنگەیە کە ئێستا هەموو تاکێکی کۆمەڵگە بەگشتی کاریگەری لەسەری هەیە ئەگەر ئێمە بڵین ئەم میدیانەی ئێمە ئایا لە خزمەتی گەلان جیاوازە لە ڕاستیا لەبەرەوەی لە ئێستەیە میدیای ئەهلی نییە یان ئەتوانین بڵین ئەو میدیایی کە پێویستە هەموو پنتە شاراوەکان ڕووناک بکاتەوە میدیایەکی سربەخۆ بێ ئەو میدیای نابینی لەبەرەوە بۆشایی یەکگاپێکی گەورە هەیە لەوەی کە بڵین خەڵک چی ئەوێت و میدیا چی پێشکەشەکە بۆیە ناتوانین بڵین ئەو میدیای کە ئێستا هەیەی نوێتی خەڵکی شکانوە ڕاستە ڕەنگە هەنێ بابەتی باش پێشکەش بکرێ ڕەنگە هەنێ شت هەبێ کە خەڵک بتوانێت ئێستنادی بکاتە سەر بەڵام بە شێوەیەکی گشتی نە ئەو بابەتانەی کە لە میدیاکان و عەرزەکرێ زۆر جیاوازە لەو بابەتانی کە لە نەو واقعی مجتەمەع ڕۆیە میدیا ئەبێ واقعەکە بخاتە ڕوو و ئەوەی کە هەیە بەڕاست و دروستی بە خەڵکی بڵێ مەسەلە تۆقانن نییە مەسەلە ئەوەی ئەو بۆ نمونە هێزی دوژمن تا چەند لە تۆ نزیکە و ئەو ئەگەرە خراپانە چێکە تۆ ڕوبەڕوو دەبێتەوە بەڵام بەداخەوە دەستگا میدیایەکانی ئێمە سیاسەتی کەناڵەکانیان وای کردو کە بە شێوەیەکی جیاواز ئەو بابەتانە پێشکەش بکەن بۆ نمونە ئەگەر لایەنێکی دیاریکراو کە دەستگایەکی میدیایی هەیە نزیک بێ لەو بەرەی کە بڵێن پاڵپشتی ئەو هێزە داگیرکارەیە مەسەلەن هێزێکی تۆقێنەری وەکو داعش ئەو بابەتەکان وەکو خۆی تەختیە ناکە بە پێچەوانەکە شێو ڕاستە ئەگەر یەکێک هەبێ دژی ئەو لایەنە بێ کە بۆ نمونە دەعمی داعشەکە زۆر بابەتەکە گەورەترەکە لە حەجمی خۆی لەبەرەوە لە هەردوو حاڵەتەکە بۆیە من ئەڵێم یعنی ئێمە گاپێکی گەورەمانەیە و ناڕاستیەک و بۆشایەکی گەورەمان هەیە لە خستنەڕووی بابەتە میدیایەکانە ئێمە میدیایەک نادۆزینەوە بە تەواوەتی واقعەکەمان وەکو خۆی بۆ بگوێزێتەوە یا زۆر لە حەجمی خۆی گەورەتریەکەن و ترس و تۆقێ نەخەنە دڵی خەڵکەوە یا بەعکسەوە زۆر ئاسانیەکەن و زۆر هێواشێکەنەوە کۆی هیچ ڕووی نابێت لە کاتێکاوە خەتەرێکی گەورێ وەکو دۆخی کە ئێستا کوردستانی تیا ئێستا ئێمە ئەگەر بڵین باسی کوردستان بکەین لە ئێستا ئێمە لە مشکلەیەکی زۆر گەورەین ئەبینین ئەزمەی اقتصادی هەیە یعنی مانگانە هیچ مانگێک موچە لە کاتی خۆیان دابەش ناکرێت کەم لەم تەلەڤیزۆنانە هاتن بە حیزبی و غەیری حیزبی و بڵین نیمچە ئەهلی و ئەوەی کە هەیە و نییە لەم کەناڵە نەهاتن تەحلیلێکی زۆر باش و شیکارێکی وردی ئەو بابەتە بکەن بۆ ئەساساً خۆیان ئەوە ناکەن لەبەرەوەی لە بەرژەوەندی کەناڵەکەیانانە چونکە هەر کەناڵێک سیاسەتی دیاریکراوی خۆی هەیە لەبەرەوەی ئەو سیاسەتەی ئەو ڕێگەی پێنایەت بۆ نمونە ئەم عقدێکی لەگەڵ شوێنەکە ئیمزا کردووە لەگەڵ وڵاتێکە ئیمزای کردووە ئەو وڵاتە پشگیری ئەو هێزە داگیرکەرە ئەکاکە ئەمڕۆ هێرشی کردوتە سەر وڵاتەکەی تۆ لەبەرەوە ئەو ناتوانێت بە شێوەیەکی ڕاستە و خۆ پشگیری ئەوە بکایان بە خراپە باسیکایان ئەگەرە خراپەکانی بخاتە ڕوو لەبەر ئەوە ئللا ئێمە پێویستیمان بەوەیە کە لە دەرەوەی ئەم شتانە لە دەرەوەی ئەم کەناڵانە ئێمە کەناڵمان هەبێ یان ئەو بڵین لە تۆڕە کۆمەڵایەتەکانە ئێستا هەنێ بڵین پیجی ڕسمی هەیە کە لەوانەیە خەڵکێکی تیابێ خەڵکەکان بتوانن تەحلیلی باش بکەن و بەڵام بەداخۆ ئێمە ئەبێ حسابیەوە بکەین کە ئێمە خەڵکی خوێنەوارمان هەیە کە تەنها تەلەڤیزۆن نەبێ ئەتوانێت سوودی لێ ببینێت و گوێی لێ بگرێ سود لە هیچ شتێکی تر نبینێ ناتوانێت سوشیال میدیا بەکار بێنێتە وریا بێتەوە لەم شتانە و شیار بێتەوە بەرامبەر ئەو شتانەی تر لە دەور و پشتی ڕۆیان